ئیمامی ترمذی بۆمانە گەڕێتەوە لە عەبدوڵڵای کوڕی عومەرەوە خوای تەعالا لە عەبدوڵڵا و لە عومەری کوڕی خەتابی باوکیشی ڕازی ببێ ئەفەرمێ زیاد لە چەند جارێک گوێم لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم باسی بەسەرهاتی کفلی بۆمان کرد. کفل کابرایەک بوو لە بەنی ئیسرائیل حسابی بۆ گوناح ناکرد دەستیشی ئەڕۆیشت زۆر گوناحبار بوو. ئەم کابرایە لە ڕۆژێک لە ڕۆژەکە 6 دینار ئەدا بە ئافرەتێکی جوان بۆ ئەوەی کاری فاحیشەی لەگەڵا بکە. کاتێک کابرا ئەگاتە حەدی ئەوەی کە گوناحەکە بکە ئافرەتەکە دەسەکا بە گریان. کە دەسەکا بە گریان کفل پێی ئەڵێ ئەی باشە خۆ من هیچ زۆرم لێ نەکردووی بۆ ئەگریت تۆ خۆت ڕازی بووی بەمە. وتی من تا ئێسام گوناحەم نەکردووە بەڵکو ناچاری و احتیاجی وای پێکردم من ئەم گوناحە بکەم. ئەڵێ کفل وتی یعنی تا ئێسام گوناحات نەکردووەمە یەکەم جار تا دەی بڕۆ ئەوە 6 دینارەکە بۆ خۆت و بڕیاریش بێ من لە بینی خۆم و خوا هەتا ماوە ئیتر من گوناح نەکەم. ئەڵێ ئەو شەوە کفل مرد بەیانی بینیان لە دەرگاکەی ماڵیان نووسرا بوو قد غفر الله للكفل خوای پەروەردگار لە کفل خۆش بوو. یعنی ئینسان قابلە بەوەی لە هەر دەقەیەکە تەوبە بکا بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. لەوانەیە کارێک یان گفتارێک ئەیکەی ببێتە مایە ئەوەی کە خوا لێت خۆش ببێ. بێ ئومێد مەبن، قەت بێ ئومێد مەبن. دەرگای تەوبە کراوەیە بەردەوام خوای تەعالا بەشەوە دەرگای واڵا کردو بۆ ئەوانەی بە ڕۆژە گوناحەکەن و بە ڕۆژیشە خوای تەعالا دەرگای واڵا کردو بۆ ئەوانەی بەشەوە گوناحەکەن کە تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. بۆیە ئەزیزەکانم قەت بێ ئومێد مەبن، قەت بێ ئومێد مەبن و قەتیش بە کەس مەڵێن ئەم کابرا قەت خوا لێی خۆش نابێ، زۆر گوناحبارە، زۆر تاوانبارە. لەوانەیە کارێک یان گفتارێک ببێتەوە ئەوەی خوای تەعالا هیدایەتی بدە.